ئەزیزان سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. خۆشەویستان، ئەم ئێوارە باز لە بابەتێکی تایبەتەکەین، باز لە کتێبێکەکەین کە بۆ یەکەم جارە لەم شێوازە کتێبانی یاخود لەم بوارەدا بنووسرێت لەسەر فەلسەفەی زمان کەویش ئەم کتێبە هەتاکو ئێستا بڵاو نەکراوەتەوە، بەڵام بۆ یەکەم جار لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بڵاو دەبێتەوە و بەشداری پێشانگاکەشی کردووە. ئەمانێت با بزانین مەبەستمان لە فەلسەفەی زمان چییە، ناوەڕۆک و گرنگی فەلسەفەی زمان لە چیا خۆی بینێتەوە و ڕەنگە پرسیار لای هەمومان زۆر کات دروست بووبێت زمان چۆن دروست بووە. ئێمە ئەمانەوێت ئەمڕۆ وەڵامی ئەم پرسیارانە وەربگرین لە زۆر بەڕێز. هیوا جەلال ببوورە. کاک هیوا زۆر بەخێر بێت. سواسانەکەم. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. خۆشحاڵ بین کام ئێوارە لەگەڵ هیوای تەندروستێکی باش. زۆر سپاس. کاک هیوا، بەر لەوەی کە بزانین فەلسەفەی زمان چییە، ئەمانە یەکسەر باز لەوە بکەین کاک هیوا بۆ بیستێتی لەم بوارەیە بنووسێت. سەرەتا سوپاس بۆم دەرفەتە. بێگومان فەلسەفەی زمانی یەکێکە لەو بوارانەی کە لە کای ڕۆشنبیری کوردیە بەداخەوە جێگای زۆر خاڵیە. تا ئەو شوێنەی من ئاگادار بم هەتاکو ئێستا وەکو کتێب هیچ کتێبێک بە زمانی کوردی دەربارەی فەلسەفەی زمان نەنووسراوە، بەڵام نابێ ئەوەشمان لەبیر چێ کۆمەڵێک توێژەر و مامۆسای بەڕێز هەوڵیان لەم بوارەیە داوە. بۆ نمونە بەڕێزان مامۆستا تەحسین حەمەغەریب، مامۆستا ئاری عەلی لە ناوەندی هەژان، هەروەها بەڕێز مامۆستا ئارام قادر لە زانکۆی ڕاپەڕین کە زۆر جێدەستیان دارە لە بواری فەلسەفەی زمانە، بەڵام وەکو کتێب ئەوەی کە هەبێت من ئاگادار بم تا ئێستا هیچ کتێبێک نییە جگە لەو کتێبەی کە من نووسیومە. هیوادارم توانی بێتم لەو بوارەیە ئەو کلێنەی کە هەبوو بێت بڕیکەمەوە، هەرچەند ئەو کتێبەی من وەکو نووسیمە سەرەتایەک بۆ فەلسەفەی زمان، لەبەرەوەی فەلسەفەی زمان زۆر لەوە قوڵتر، زۆر لەوە فراوانتر و پانتایەکی بەرینتری هەیە کە بتوانین بە کتێبێک یان بە دوو کتێب باسی لێەوە بکەین. بەڵام من لەو کتێبەیە هەوڵم داوە بە کورتی و بە پوختی فەلسەفەی زمان بناسێنم. باشە، بۆ دەستکەوتنی سەرچاوە چۆن دەستت کەوتووە؟ بڵێ، وەکو ئاماژەم پێگرت ئەو مامۆستا بەڕێزانی ناوم هێنان پێشتر لە گۆڤارەکانە، لە محەزەرەکانی زانکۆیە، لە وتارەکانیانە، لە کۆرسانی کە کردویانەتەوە کۆرسی فەلسەفی ئەوانە چەند سەرچاوەیەکیان بەکارهێناوە یا وتارەکانی خۆیان بوون بە سەرچاوە من کەڵکم لێ وەرگرتوون. ئەمە بەشێکی تریشی وتاری وەرگێڕراومان هەیە لە زمانەکانی ترە وەرگێڕراوە دەربارەی فەلسەفەی زمان من لەوانە وەرم گرتووە. جگە لەوەش کۆمەڵێک سەرچاوی باشی عەرەبی و فارسیم دەستکەوت و سوودم لەوانەش وەرگرتووە. هەم کتێبن، هەم ڕۆژنامە و گۆڤارن، هەم سایتی ئەلکترۆنین، توانیم سوود لەوانە ببینم و بتوانم پوختەی بکەم و ئەو کتێبەی لەبەرهەم بێت. کاکیوە، مەبەست لە فەلسەفەی زمان چییە؟ بەڵێ، بێگومان پێشەوەی بڵێن فەلسەفەی زمان چی، ئەتوانێت بڵێ پەیوەندی نێوان فەلسەفە و زمان چیە. بێگومان هەموو ئەوەی کە لە فەلسەفەیە هەیە بریتیە لە زمان، یعنی هەموو ئەو پرسیارانی کە لە فەلسەفەیە لە سەردەمی یۆنانەوە هەتاکو ئێستا هاتوونەتە ئارەوە پرسیارەکان لە بنەڕەتا پرسیاری زمانەوانی بوون، واتە زۆر جار ئەو گرفتانی کە دروستە بوون لە زمانە بنیادەکەی ئەگەڕایەوە بۆ زمان. بۆیە هەتا گەیشتە ئەو کاتەی کە فەلسەفە بە چەند قۆناغێکە تێپەڕی و گەیشتە کۆتایەکانی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 کۆمەڵێک فەیلسوف لەوانە بێرتان ڕاسڵ، فرێگا، ڤیتگەشتاین پێیان وا بوو کە هەموو کێشە کەڵەکەبووەکانی فەلسەفەی زمان، فەلسەفە کە بە درێژایی مێژ و هاتوون و تا ئێستا چارەسەر نەکراون، گرفتەکە تەنها لە زمانایە. ئێمە ئەگەر بمانەوێت ئەو گرفتە فەلسەفی و فکریانە چارەسەرکەین، ئەبێ بتوانین زمانێکی لۆژیکی باڵا دروستکەین جیاواز لەو زمانە سادەیی کە خەڵکی لە قسەکردن و ژیانی ڕۆژانەیە بەکاریانە هێنن. ئەبێ ئێمە بتوانین زمانێک دانین، زمانێکی لۆژیکی باڵا بێت بۆ ئەوەی بتوانین هەموو پرسیارەکانمان پرسیاری لۆژیکی بن. پێیان وا بوو کە ئەو پرسیارانەی لە فەلسەفەی هاتوونەتە ئاراوتە ئێستا جەدەل و مناقەشە و گفتوگۆیەکی زۆریان لەسەر و نەگەشتوین بە ئەنجامێکی ئەوتۆ. بۆ چارەسەرکردنی ئەمانە زمانی ئاسایی ڕۆژانە قودرەتی ئەوەی نییە، توانای ئەوەی نییە بتوانێت ئەم پرسیارانە بەڕوونی بگەین. کەواتە بەر لەوەی باس لە فەلسەفەی زمان و یان فەلسەفەی زمانی ئاسایی بکەین بە ئەم دوانە بەرەوەی کە جێیان بکەینەوە، پێمان بڵێ زمان خۆی چییە؟ بەڵێ، زمان وەکو ئەوترێ لە کۆنەوە چەندین پێناسەی جیاواز بۆ زمان کراوە، هەر زانایەک لە تێڕوانینە خۆیەوە
پێناسیکی جیاوازی بۆ زمان کردو بۆ نمونە زانایکی بەناوبانگی وەکو ناوام چۆمسکی ئەڵێ زمان ئەو کۆمەڵە ڕستانن کە ڕێزمان بەرهەمیانە هێنێت ئەمە پێناسی چۆمسکیە بۆ زمان بەڵام لەگەڵ ئەوەشا چەندین تێڕوانین و بۆچوونی جیاوازەیە وەکو وتراوە زمان هۆکارێکە بۆ پەیوەندیکردن زمان ڕێگایەکە بۆ دەربڕینی هەست و سۆزی مرۆڤ ئەمە پێناسی زمانەوانەکانە بەڵام تێڕوانین بۆ زمانیا پێناسەکردن بۆ زمان لای فەیلسوفان جیاوازترە وەک لای زمانەوانەکان بەڵێ بۆ نمونە زۆر لە فەیلسوفان لەوانە مارتن هایدیگەر ڕای وایە کە ئەوە زمانە ئێمە لە ناوێ بیرەکەینەوە واتە زمان جیهانێکە ئێمە ئەچینە ناو ئەو جیهانە و بیرەکەینەوە ئەگەر زمان نەبێ بیرکردنەوەش نابێت بۆیە پەیوەندی فەلسەفە و زمان پەیوەندیکی بنیادیە ناکرێت لە یەکتر جا بکرێنەوە ناکرێت فکری ئینسان و زمان لە یەکتر جا بکرێنەوە چونکە ئەوەی کە ئەوترێ بەرهەمی فکرە ئەم فکرەش لە ڕێگەی زمانەوە دەرئەبڕێ باشە کاتەوەکو لە سەرەتا شاوتم ڕەنگە ئەمە پرسیار بێ لە لای زۆر بمان ئەوەمان لە مێشکا دروست بوو بێ زمان چۆن دروست بووە بەڵێ ئەو پرسیارە پرسیارێکی کۆن و نوێ ئەتوانین بڵێن پرسیارێکە لە سەردەمی شارستانێتی هندیەکانەوە ئەو پرسیارە هاتۆتە ئاراوە لە سەردەمی پێشهاتنی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەوانە ئەو پرسیارە کراوە زمان چۆن دروست بووە تا ئێستا بۆ وەڵامی ئەم پرسیارە چەندین گریمانە خراوەتەوە ئێمە گەر تەماشای گریمانە ئاینەکان بکەین لە تەوراتە بۆ چوونێکەیە ئەڵێن خۆی گەورە بە زمانی عیبری لەگەڵ ئادەم قسەی کردووە واتە زمانی ئادەم زمانی عیبری بووە دواتر مرۆڤەکان لە ئادەمەوە فێری زمان بوون دواتر بەهۆی گەشتکردنیان بۆ ناوچە جیاوازەکانەوەوانە هەریەک و شێوەزاری خۆی وەرگرد و زاری خۆی وەرگرد و هەریەکە بوو بە زمانێک ئەمە بۆچوونی تەوراتە لەباری دروستبوونی زمانەوە پێیان وایە کە تاکە زمان لەسەر زەویا لە سەرەتای بوونی مرۆڤایەتیە زمانی عیبری بووە دواتر زمانەکانی تر لە زمانی عیبریەوە کەوتونەتەوە بەڵام ئەگەر تەماشای ئاینی پیرۆزی ئیسلام و قورئانی پیرۆز بکەین ئاەتێک هەیە ئەڵێ وعلم الآدم أسماء كلها واتە خوای گەورە هەموو مرۆڤەکانی فێری وشەکان کرد فێری ناوی شتەکان کرد بەڵام ئەم مانای ئەم ئاەتە پیرۆزە لێکدانەوەی جیاوازی بۆ کراوە لەلایەن هەم زمانەوانەکان و هەم ئەوانەی کە شیکاری بۆ ئاەتەکانی قورئانی پیرۆزەکەن بەشێکیان پێیان وایە مانای ئەم ئاەتە ئەوەیە کە خوای گەورە هەموو ناوەکانی فێری ئادەم کرد ناوی شتەکان بەڵام بۆ چوونێکی تر هەیە مانای ئەم ئاەتە ئەوەنی کە خوای گەورە ئادەمی بان کرد بۆ یەک پێی وت بێ ئەمە دارە ئەمە گوڵە ئەمە بەردە نا خوای گەورە توانای فێربوونی زمانی پێبەخشیوە جا ئیتر زمانەکە هەرچیەک بێ ئەوە لەو کاتەوە کە ئادەم هاتوۆتە سەرزەوی خوای گەورە توانای فێربوونی زمانێکی پێبەخشیوە بەڵام دواتر کە ژمارەی مرۆڤەکان زۆر بوون کە گەشتیان کرد بۆ ناوچە جیاوازەکان هەر یەک لەم زمانانە دروست بوون ئەمە بۆچوونی ئاینەکانە لەبارەی زمانەوە بەڵام ئەگەر تەماشای بۆچوونە مرۆیەکان بکەین کۆمەڵێک بۆچوونمانە یەکێک لەو بۆچوونانە ئەڵێ لە لاساییکردنەوەی دەنگە سروشتەکان و مرۆڤ فێری زمان بۆ نمونە کۆمەڵێک دەنگمان هەن لە سروشتاوەکو دەنگی هەورە بروسکە دەنگی باران دەنگی ڕەشەبا مرۆڤ سەرەتاوە لاسایی ئەم دەنگانی کردوێتەوە ئەم دەنگانە بووە بە ئاواز لەلای دواتر وردە ئەم دەنگانە بووە بە پیت دواتر بووە بە وشە بووە بە بۆچوونێکی تر پێی وایە کە مرۆڤ لە کاتی کارکردنە ماسوولکەکانی جۆرە دەنگێک دەرەکات ئەم جۆرە دەنگە وای لە مرۆڤ کردووە کە بتوانێت لاسایی ئەم دەنگانە کاتەوە فێری زمان ببێت یەکێکی تر لە بۆچوونەکان کە زیاتر ئەگەڕێتەوە سەر بۆچوونەکەی داروین کە لە کتێبی بنچینەی جۆرەکان یان بنچینەی ڕەچەڵێکی جۆرەکان ئەم بۆچوونە پێی وایە کە دەنگی ئاژەڵ و دەنگی مرۆڤ هەردووکی لە یەک ئاستایە تەنها ئەوەیە دەنگی مرۆڤ بە پێی قۆناغەکانی پێویستی ژیانی گەشەی کردووە بەڵام دەنگی ئاژەڵ ئەو گەشەی نەکردووە بگا بە ئاستی زمان پێی بوترێ زمان هەرچەنە ئاژەڵیش زمانی تایبەت بە خۆیان هەیە و ئەویان بابەتێکی جیاوازە زۆر باشە کاکیوە ئەوە باسی زمانمان کە زمانی ئاسایی بە ئەمانەیە بزانین مێژووی زانستی زمان بۆ کێگەڕێتەوە بەڵام بەرلەوەی کە وەڵامە بیتەوە دەچینە لای ناوبڕێکی کورت و لەگەڵتانە بەردەوامە بین. بەڵێ عزیزان ئێمە لەگەڵ کاکیوەیە بەردەوامە بین کاکیوە باسیەوەمان کرد مێژووی زانستی زمان بۆ کەی دەگەڕێت و یاخود بۆ کوێ دەگەڕێتەوە بەڵێ سەرەتا زانستی زمان بەو مانایی ئەمڕۆ لە کۆنا نەبووە لە شارستانی کۆنەکانە نەبووە بەو مانە قوڵی کە ئێستا هەیە و کۆلێشەیە بۆ خوێندنی زمان و
بەشەیە بۆ خوێندنی زمان و یان چەندین زانای گەورەی زمانەوەنیمان هەیە بەڵام ئەگەر بۆمانایە وەریگرین لێکۆڵینەوە لە زمان ئەوەی کە پی لە کۆناوتراوە زانستی زمان مێژۆکەی زۆر کۆنە بۆ 5-6 ساڵ بۆ پێشزین ئەگەڕێتەوە ئەو کۆنتترین کتێب وەکو لە سەرچاوە مێژوەکانە باسەکرێت دەربارەی زمان پێکاتی زمان نووسرابێ کتێبی زانایەکی هندیە بە ناوی پانینی لەم کتێبەیە زۆر بەوردی پێکاتەکانی زمانی دەستنیشان کردووە کە زمانی سانسکریتی بۆ لەو سەردەمەیە باسی لەوە کردووە دەنگەکانی ئەم زمانە چۆن دروست بوون دەنگە بزوێن و نەبزوێنەکان کامانن وشەکان لە ڕووی پێکاتەوە چۆنن ڕستەکان لە ڕووی ڕستەسازیەوە چۆن دروستە بن دواتر لە سەردەمی وەنانەکانە ئەفلاتون زۆر گرنگی بە زمان داوە یەکێک لە دیالۆگەکانی ئەفلاتون تایبەتە بە زمان و کێشەکانی زمان بە تایبەت کێشەی وشە و تا کێشەی ناونانەکان بێجگەلەوە پێش ئەفلاتون و پێش سوقراتیش تەنانەت سۆفستایەکان گرنگیەکی زۆریان بە زمانەدا لەبەر ئەوەی لە ڕێگای بنیادە شاراوەکانی زمانەوە ئەیانویست ئەو پەیامە بگەێنن کە ئەیانویست ئەو پەیامە بگەێنن کە پەیامێکی گرنگ بوو بەلایەنەوە لە ڕێگەی ئەو پەیامانەوە بگەن بە ئامانجەکانیان بە تایبەت لە ڕێگەی بەکارهێنانی بنیادە شاراوەکانی زمان لە ڕێگەی ڕەوانبێژی کە ئەمەش پەیوەندیکی قوڵی هەبوو لەگەڵ یاریکردن بە بنیادە شاراوەکانی زمان دواتر لە سەردەمی ڕۆمانەکانە بە هەمان شێوە گرنگی بە زانستی زمان دراوە پاشان لەگەڵ هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامە زمانەوانە عەرەبەکان زۆر گرنگیان بە زمانداوە و لە ڕێگەی ئەو دەقانی کە لە بەردەستا بوون توانیان زانستی زمانی عەرەبی بە قۆناغێکی گەورەیە تێپەڕێن و بگا بەم ئاستەی ئێستا بۆیە هەر لە کۆنەوە مرۆڤ ویستێتی بزانێ ئەم زمانەی کە هەیە و قسەی پێکار لە ڕێی پێکاتەوە چۆنە چۆن دروست بووە چۆن کارەکات چۆن وەکو سیستەمێک لە ناویەکە دێت و ئەچێت و پەیامەکانی مرۆڤ ئەگەیەنێ و بووە بە جیهانێک مرۆڤ بیری تیا بکاتەوە ئەو وردەکاریانی بەڵێ لەو کتێبەیە هەوڵمانداوە بە پوختی باسی مێژووی زانستی زمان بکەین لە سەردەمی هەندێکان و پێشزین و هەتا ئەگا بە ڕۆژگاری ئەمڕۆ هەموو قۆناغەکانمان بە پوختی باس کرد کەواتانی ئەو کەسانی کە ئەو پرسیارانی کە ئێمە ئاڕاستەکەین یاخود ئەوانی وەکو پرسیار بۆ خۆت باسییان لێەوە ئەکەیت بە خوێندنەوەی ئەم کتێبە ئەتوانن ڕوونکردنەوەیان هەوڵمانداوە لەو کتێبە بە زمانێکی هەرچەند ئەو کتێبە وەکو وتم کتێبێکی یەکەمین کتێبە دەربارەی فەلسەفەی زمان بەڵام وەکو لەبەر ئەوەی کتێبێکی سەرەتایە بۆ بۆ ئەو کەسانەی کە سەرەتایانە لە بواری فەلسەفەی زماندا هەرچەند بۆ خۆشم بابەتێکی سەرەتایی بوو چونکە وەکو ئاماژەم پێکرد لە پێشە هیچ کتێبێکمان بە زمانی کوردی نەبووە دەربارەی فەلسەفەی زمان ئەو بەڕێزانەی کە ئەیانوێ ئاشنابن بۆ پرسانی کە تایبەتن بە زمان بە فەلسەفە بە فەلسەفەی زمان لەو کتێبای هەوڵماندا بە زمانێکی سادە و کورت و پخوت هەڵبەتە پێم خۆشە دووبارەی بکەمەوە کام کتێبە هەتاکو ئێستا بڵاو نەکراوەتەوە بۆ یەکەم جار لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بڵاو ئەکرێتەوە و هەر بەشداری لە پێشانگاکەشدا کردووە کاکیوە جابا باس لە فەلسەفە بکەین فەلسەفە چییە؟ بەڵێ بێگومان پێویستە لێرە بپرسین فەلسەفە چییە لەبەرەوەی بابەتە گێمە فەلسەفەی زمانە فەلسەفە لە کۆنا بابەتێک بوو لە ئێستاە بابەتێکی دەواتە فەلسەفە بە چەند قۆناغێکی گەشە سندنا ڕۆیوە یەکێک لەو قۆناغانی کە فەلسەفی پیاتۆی پەڕیوە سەرەتا بیرکردنەوەی ئەفسانەیی بۆ سەرەتا مرۆڤ بە شێوەیەکی ئەفسانەی بیری کردوەوە پێی وا بووە دیاردە سروشتێکان ئەمانە هەمووی هێزێکی لە پشتەوەن ئەم هێزانە توانای ئاراستەکردن و گۆڕینی ژیانی مرۆڤیان هەیە دواتر ئەم قۆناغە دێتە سەر ئەوەی کە مرۆڤ بە شێوەیەکی زانستی بیر بکاتەوەتە لە قۆناغی ئەفسانەی ئەوە دێ بۆ قۆناغی ئاینی دواتر دێ بۆ قۆناغی زانستی کە لەو کاتەیە فەلسەفەی زمان شتێک نەبوو بە ناوی فەلسەفەی زمان تەنها لە زمان ئەکۆڕایە و تەماشای زمان ئەکراوەکو هۆکارێک بۆ گەیاندنی پەیامەکانی مرۆڤ بەڵام وەکو ئەوەی بڵین فەلسەفە چییە فەلسەفە لە سادەترین پێناسایەوەکو ئەڵێن فەلسەفە بیرکردنەوەیە بیرکردنەوەی دەربارەی سروشت دەربارەی مرۆڤ دەربارەی گەردون دەربارەی ژیان و مردن دەربارەی هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەرمان هەن ئەتوانین بڵین شێوازە بیرکردنەوەیەکی تایبەتە شێوازە بیرکردنەوەیەکی قوڵ و بنیاد نەرە و پێویستی بە لێکدانەوە و قوڵبوونەوە هەیە بۆ تێگەیشتن لە ژیان و مرۆڤ و گەردون و دەوروبەر زمانی ژێکێک لەوان باشە کەواتە باسیەوەت کرد کە فەلسەفە بە چەند قۆناغێکا تێپەڕیەوە و قۆناغ بە قۆناغ کەواتە ئەگەر بە کورتی باسی ئەو قۆناغانەمان بۆ بکەی کە فەلسەفەی پێ تێپەڕیوە لە کۆنا بێگومان وەکو
بەڕێستان نەزانن فەلسەفە لە کۆنا دابەشەکرا بۆ فەلسەفەی تیۆری و فەلسەفەی پراکتیکی. ئەم دوو جۆرە لە فەلسەفە سەرەتا چەند لایەنێکی کەمی ژیانی ئەگرتەوە، بەڵام لە دواتر لە قۆناغەکانە کە فەیلسوفان گەیشتنە ئەو باوەڕی کە پێویستە مرۆڤ بیر بکاتەوە مرۆڤ چییە. ینی بۆ نمونە ئەگەر سیر بکەین لە پێش سوقراتە ئیشی فەلسەفەوە بوو گەردوون چیە لە ڕووی مادیەوە لە چی پێکاتوە، بەڵام لە سەردەمی سوقراتە پرسیاری فەلسەفە دێتە سەرەوەی مرۆڤ چییە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ توێژینەوە توێژینەوە کە کراوە سەری. باڵێ بۆ نمونە سوقرات ئەگاتەوە قەنەعەتی کە مرۆڤ چییە، باشە مرۆڤ لە کێوە هاتووە بۆ کێو ئەڕوا ژیانی چۆنە ئەبێت چۆن بێ ژیانی ئەخلاقیانەی مرۆڤ چییە. دواتر لە چەند قۆناغێکی ترا ئەگاتە ئەوەی بۆ نمونە ئەوەی کە ئێمە باسێکن فەلسەفەی زمان لای ڤنگشتاین و ڕاستڵ و فرێگە پرسیار ئەوەیە کە زمان چییە، زمان چۆن کارەکە، زمان چۆن هاتە ئاراوە. جگە لەوەش لە ئێستاە فەلسەفە زۆربەی زۆری بوارەکانی ژیانەگرێتەوە. گرنگە باسی ئەو کەین فەلسەفە لە ئێستا خۆی لە چیا بینێتەوە. بەڵێ فەلسەفە لە ئێستاە زۆربەی ئەو بوارانە ئەگرێتەوە کە ژیانی مرۆڤی پێوە پەیوەستە، تەنانەت بۆ نمونە فەیلسوفەکانی ئێستا ئەتوانن زۆربەی ئەو بوارانی کە پەیوەستن بە ژیانی ئێستای مرۆڤەوە قسەی لەسەر بکەن و بۆ نمونە لە بواری مێژووە فەلسەفەی مێژوومان هەیە، تەنانەت ئێستا قسە لەسەر سینەماژەکرێوەکو لایەنە فەلسەفەکەی سیاست فەلسەفەی سیاستمان هەیە، فەلسەفەی مێژوومان هەیە، فەلسەفەی هونەرمان هەیە، واتە زۆربەی زۆری ئەو بوارانی کە ژیانی مرۆڤی پێوە پەیوەستن و هۆکارن بۆ بەرەو پێشچوون و گەشە سەندنی ژیانی ژیاری و مرۆڤایەتی مرۆڤ فەیلسوفەکان قسەی لەسەرەکەن و هەڵوەستەی لەسەرەکەن. بەڵێ کەواتە با باسی فەیلسوفان بکەین بزانین تێڕوانینی ئەوان بۆ زمان چۆن بۆ بەر لە فەلسەفەی زمان، پاش ئەوە باس لە خەڵکیش بکەین، خەڵک چۆن تێبگات لە فەلسەفە. بەڵێ سەرەتا پێش سەر هەڵدانی فەلسەفەی زمان ئەتوانین بڵێن زۆربەی زۆری فەیلسوفەکان گرنگیان بە زمان داوە، بەڵام بە ناوی فەلسەفەی زماننا. زمان وەکو بنیاد وەکو لە سەرەتاوە باسمان کرد، ئەفلاتون یەکێک لە دایلۆگەکانی تایبەت کردووە بە زمان و باسی پەیوەندی نێوان وشە و واتاکە ئەم وشانە چۆن ئەبن بە هەڵگری ئەم واتایانە. دواتر لە تەنانەت لە سەردەمی فارابی و ئۆگستین و ئەوانیشە گرنگی زۆر دراوە بە زمان لە ڕووی بنیادەوە لە ڕووی کارکردنەوە بۆ شێوەیە تا ئەگاتە سەرەتاکانی سەدەی 20 و کۆتایەکانی سەدەی 19 ئەو بوارە دێتەکایەوە لە فەلسەفەیە کە پێوترێ فەلسەفەی زمان کە بەر لۆی باس لە فەلسەفەی زمان بکەین باس لەمان لەوە کرد. سەرەتا شەر پێم وتی وتم ڕەنگە بەشێکی کەمی خەڵک حەز بە فەلسەفە بکات، چونکە کاتێکە باسی ئەکەیت یان ئەگەر نەخوێنیتەوە نەچتە ناو بوارەکەەوە ڕقت لێ ئەبێ، ڕەنگە بە قورس سەیری بکەن و تێنەگەن لێ. خەڵکی ئاسایی چۆن لە فەلسەفە تێبگات؟ بەڕاستی زۆر تێڕوانینی ناڕاست سەبارەت بە فەلسەفە خراوەتە ڕوو، وەکو ئەوەی فەلسەفە زۆر جارە بیستین فەلسەفە شتێکی پوچە بێهودەیە بێمانایی هەر لە خۆتەوە باسی بکە. خۆت زمانی کوردیت تاو کردو پێما بێت، شاعیریش بووی، پێشتر کتێبی شعریت هەبوو، بەڵام هەنگاوت ناوە بۆ فەلسەفە. چۆن ئەم دوو شتت بەستۆتەوە یان چۆن لە شعرەوە چیتە سەر فەلسەفە؟ وەڵا زۆر کەس بۆچوونیان وایە کە ئەدەب و فەلسەفە دوو دنیا لە یەک جیاوازن، بەڵام من پێم وایە پەیوەندیکی پتەوە هەیە لە نێوان فەلسەفە و ینی هەر شعرێک فەلسەفەیەکی قوڵی لە پشتەوە نەبێ شعرێکی بێمانایە، کەسێکی لە پشتەوە نەبێ، فەلسەفەیەکی قوڵی لە پشتەوە نەبێ. مەبەستم پەیامێکی فەلسەفی قوڵ کە پەیامێکی مرۆڤ دۆستانە و پەیامێکی ئینسانی بێ. بێگومان ئێمە کە باسی زمان و فەلسەفەی زمانەکەین، شعریش هیچ نییە جگە لە زمان، وەکو ڕۆناڵبارت دەڵێ ئەدەب هیچ نییە بێجگە لە زمان، ینی پەیوەندیکی زۆر ڕاستەوانە هەیە لە نێوان ئەدەب و زمانە، ناتوانین بە ئاسانی لە یەکیان جاکەینەوە. لەبەر ئەوەی ئەو وشانەی کە ئێمە لە ئەدەب و لە شعرا بەکارێنین هەمانە وشانە کە لە زمانە بەکارێنین، بەڵام لێرە لە شعرا بۆ واتایەکی مەجازی و دروستکردنی وێنەی شعری بەکارێنین، بەڵام لە زمانی ئاساییە بۆ گفتوگۆی ڕۆژانە و بۆ واتە ڕاستەقینەکانی بەکارێنین. باشە، کەواتە با بچینە سەر فەلسەفەی زمان، بزانین فەلسەفەی زمان چییە؟ فەلسەفەی زمانۆکو لە پێشترەوە ئاماژەمان پێکرد کایەکی نوێیە لە فەلسەفەیە، هاوشانی فەلسەفەی مێژوو سەری هەڵدا کە دوو کای زۆر گرنگ بوون، توانیان گۆڕانکاری گەورە لە زۆربەی بابەتە فکری و فەلسەفەکان نابێنە ئاراوە. وەکو پێناسا ئەگەر بڵین فەلسەفەی زمان چییە؟ فەلسەفەی زمان ئەوێت پێمان بڵێت
فەلسەفەی زمان ئەوێت پێمان بڵێت مانا چۆن دروستە بێت ئەم قسانی کە ئێمە ئەیکەین ئەم دەنگانەی کە قسەکەر ئەیکاو ئەگا بە گوێگەر ئەم دەنگانە چۆن مانا هەڵەگرن چۆن مانا لەناو خۆیان هەڵەگرن یەکێکی تر لەو بوارانەی کە فەلسەفەی زمان بە دوایە گەڕێ ئەوێ بزانێت پەیوەندی نێوان زمان و جیهان چییە زمان چۆن ئەبێتە جیهانێک ئێمە بیری تیاکەینەوە ئەگەر زمان نەبێت ئێمە ناتوانین بیرکەینەوە یەکێکی تر لە بوارەکانی فەلسەفەی زمان ئەوەیە پەیوەندی فەلسەفەی زمان بە وێنەوە چییە بۆ نمونە ئێمە کاتێک قساکەین وێنە لە مێشکمانە دروستە بێ وێنە لە زەینی ئێمەیا دروستە بێ بۆ نمونە من کاتێک ئەڵێم گوڵ تۆ بێ ئەوەی گوڵەکە لە بەردەسابی وێنەی گوڵەکە لە زەینی تۆیا دروستە بێ بۆی ئەزانی گوڵ چییە فەلسەفەی زمان ئەوێت بزانێ مانا چییە مانا چۆن دروستە بێت پەیوەندی نێوان زمان و جیهان چییە پەیوەندی نێوان زمان و بیرکردنەوە چییە ئایا زمان هەیە بەبێ بیرکردنەوە یا بیرکردنەوەیەکمان هەبێ بەبێ زمان لە هەمان کاتا فەلسەفەی زمان ئەوێ بزانێت دەنگەکان چۆن ئەبن بە هەڵگری مانا یان ئەم مانایانە لە کوێوە دێن و چۆن دروست ئەبن ئایا پەیوەندیک هەیە لە نێوان ناوەکان و ناولێنراوەکان بۆ نمونە ئێمە ئەڵێن ئاو ئایا ئەم وشانەی کە لە گەرو و دەنگی ئێمەوە دەرەچێ و سێپیتە ئاو پەیوەندیک هەیە لەگەڵ ئاوێ ڕاستەقین چۆن ئانایەنەوە بەڵێ کاری فەلسەفەی زمان ئەوەی بەدوای ئەم بابەتانەیە بگەڕێت باشە کەواتە باسێکی جیاوازی نێوان فەلسەفەی زمان و زانستی زمانمان بۆ کە بەڵام ئەگەر بە کورتی چکە زۆر کاتمان باشە سواز بۆ پرسیارت زانستی زمان لە بنیاد و پێکهاتی زمان ئەکۆڵێتەوە بێگومان ئەگەر بە کورتی باسیکەین زانستی زمان دابەشە بێ بە دوو بەش زانستی زمانی توێری لەگەڵ زانستی زمانی پراکتیکی زانستی زمانی توێری لە دەنگ ئەکۆڵێتەوە دەنگەکانی مرۆڤ چۆن دروستە بن ئەم دەنگانە چۆن ئەبن بە هەڵگری واتایان لە کاتی دەربڕێنی ئەم واتایە دەنگی زیاد دروستە بێت دەنگ تیا ئەچێ دەنگ واتە لێکۆڵینەوە بە شێوەیەکی گشتی لە دەنگ ئەمە بەشێکە لە زانستی زمانی توێری بەشێکی تر وشە سازیە لە زانستی زمانی توێری ئەم وشانە لە چی پێکاتون لە ڕووی پێکاتنەوە یان لە کێوە هاتون ئەم وشانە واتایان چییە یەکێکی تر لە ئەرگەکانی بریتە لە ڕستە سازی ڕستەکان چۆن پێکاتون پێکاتی ڕستەکان چییە یەکێکی تر لە ئەرگەکانی زانستی زمانی توێری بریتە لەوەی کە واتا چییە واتا سازی چییە واتە چۆن لێکە درێتەوە یان زمانەوانی مێژووی ئەوەی کە باسمان کرد مێژووی زانستی زمان و چۆن هاتوو ئەمە زانستی زمانی توێریە بەڵام بەشێکی تری زانستی زمانی پراکتیکیە بۆ نمونە زمانەوانی دەرونی پەیوەندی نێوان دەرونی تاکو و زمان زمانەوانی کۆمەڵایەتی زمان چۆن وەکو بنیادێک لە کۆمەلگایە بووە بەهۆی دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و چارەسەری گرفتە کۆمەڵایەتەکان و بەو شێوەیە یان بۆ نمونە دانانی فەرهەنگ و فەرهەنگ سازی ئەمە زانستی زمانی توێریە بە هەر حەڵ ئەمانی کە باسمان کرد زانستی زمان لەیانە کۆڵێتەوە بەڵام فەلسەفی زمان جیاواز لەمانە کۆڵێتەوە فەلسەفی زمان ئەوێ بزانێ مانا چییە بیرکردنەوە چییە پەیوەندی نێوان زمان و بیرکردنەوە چییە پەیوەندی نێوان زمان و عەقڵ و لۆژیک چییە پەیوەندی نێوان زمان و هەزر چییە کەواتە ڕوونکردنەوەشمان لەسەر ئەو بە پەیوەندی فەلسەفەی زمان بە هزرەوە بە واتاوە بە لۆژیکەوە بەڵێ ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لۆژیک بابەتێکی کۆنا سەرەتا ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەرستۆ بە بنیانەری لۆژیک دائەنرێ لۆژیک لە سادەترین پێناسەیە کە پێناسەیەکی زۆر باوە بریتە لەوەی بریتە لە کۆمەڵێک ڕێسا زەینی ئێمە ئەپارێزێ لەوەی کە بە هەڵەیە بچێت ئەنی کۆمەڵی یاسایە بۆ بەسمان بە ڕێگەی هەڵەت چییە ئەو بیرکردنەوەانێک کە بەدەر لە مێشکی خۆی بۆی دروستە زانستی لۆژیک فێرمانەکە چۆن بەڵگە بهێنینەوە باشە ئەمە یەکێک لە بابەتەکانی لۆژیک ئەگەر ئەو بابەتی کە باسێکی نەمانتوانی بەڵگەی لۆژیکی بۆ بێنینەوە کەواتە زەینمان بە هەڵەیە چوە ئیشی لۆژیکەوەی ئێمە زەینی ئێمە لەم هەڵەیە بپارێزێ پەیوەندێکە پەیوەندیکی پتەوە پەیوەندیکی بنیادیە پەیوەندی فەلسەفەی زمان و لۆژیک لەبەر ئەوەی لۆژیک ئەو ڕستانە بەکارهێنێ کە ئێمە لە زمانە بەکارهێنین کەواتە پەیوەندی هەیە لە نێوان زمان و لۆژیک ئەگەر زمان نەبووە شتێک نەبوو بە ناوی لۆژیک بۆ نمونە لۆژیکی ئەرستۆیی کە لۆژیکێکی کۆنە و لە شارستانیتی ئیسلامی شا خوێنراوە بەس لەواکە کە ڕستەکان ڕستەی لۆژیکی بن ئەم ڕستانەش بەرهەمی زمان ئەگەر ئەم ڕستانە لە ڕووی زمانەوانی و گرفتیان تێدا بێ کەواتە هەم لە ڕووی لۆژیکیشەوە گرفتیان بۆ پێیا بێ بۆی ناتوانین فەلسەفەی زمان و لۆژیک لە یەکجا بکەینەوە یەکێک لە داواکاریەکانی ڤنگشتاین ئەوە بوو ئەیود ئەم زمانە ئاسایی ڕۆژانە مەقسەی پێکەین زمانێکی لۆژیکی نییە ئەبێ زمانێکی باڵا دروستکەین کە بتوانێت گرفتە فکری و فەلسەفەکانمان بۆ چارەسەر ئەو زمانە باڵا چییە ینی
مەبەستی ئەو لە کام لە جۆری بەڵێ پێی وا بوو زمانێکی ڕەمزی چۆن بیرکاری زمانی ڕەمزە بۆ نمونە XYO زمانێکی هێمایە زمانێکی تایبەتە هەڵەی لۆژیکی تیا ڕوونادا لە بیرکاریە ئەویت پێویستە بۆ چارەسەرکردنی گرفتە فەلسەفیەکان ئێمە زمانێکی لەو شێوەیە زمانێکی باڵا بێت بۆی بتوانین سەرجەم گرفتەکانمانی پێشارەسەرکەین. بەڵێ ناوی سێ فەیلسوف لەسەر ئەم کتێبە هاتووە فرێگە و ڕاسڵ و فیتگنشتاین. بەڵێ باسێکی ئەم فەیلسوفانەمان بۆ کە تێڕوانینی ئەوان بۆ زمان. بەڵێ بێگومان زۆرن ئەو فەیلسوفانی کە لە فەلسەفەی نوێیە کاریان لەسەر فەلسەفەی زمان کردو بەڵام من ئەو سیانە وەکو نمونە وەرگرتووە وەکو سێ فەیلسوفی پێشەنگی فەلسەفەی زمان ئەو سیانە وەرگرتووە. یەکەمیان بێرتان ڕاسڵە کە توانی وەکو دەست پێشخەرێک بتوانێت کارێکی گەورە لە بواری فەلسەفەی زمانە بکات بە دیاریکردنی زانینی ڕاستەوخۆ زانینی ناڕاستەوخۆ لە فەلسەفەی زمانە. دواتر ڤنگشتاین کە فەیلسوفێکی زۆر بەناوبانگە لە فەلسەفەی زمانە بێگومان ڤنگشتاین خاوەنی دوو کتێبە کتێبی یەکەمی بەناوی تراکتاتۆس کە کتێبی یەکەمێتی و لە سەردەمی خۆیان نووسراوە چاپکراوە کتێبی دووەمی کتێبی بەناوی توێژینەوە فەلسەفیەکان ئەم کتێبیان وەکو کتێب خۆی نێنووسیوە و کۆوانەکانێتی کە لە زانکۆی ئەوتوتی دواتر خوێنکارەکانی خۆیان کردوێت و وەکو کتێبێک چاپیان کردوم دوو کتێبەی هەیە ڤنگشتاین لە کتێبی یەکەمیان باز لەواکە زمان بریتە لە وێنە یعنی هەر شتێک وێنەی نەبوو نایەتە ناو زمانەوە. بۆ نمونە ئێستا کە ماڵین درەخت وێنەی درەخت لە زەینی ئێمە هەیە بۆ یەکە من ئەڵم درەخت وەزانی من مەبەستم چییە کاڵین ئەسب وێنەی ئەسب لە زەینی تۆ هەیە یەکسەر وێنەکەی دێتە بەرچاوت بەبێ و ئەسپێکت لە بەرچاو بێت. بەڵام لای ڤنگشتاین هەر شتێک وێنەی نەبوو نایەتە ناو زمانەوە. یعنی بۆ نمونە ئەو بابەتانەی کە پەیوەستن بە بیتافیزیک و ئەودی و سروشت ئەو بابەتانەی کە پەیوەستن بە کۆمەڵی بابەتی فەلسەفەی ئەخلاق وەکو چاکە و خراپە ئەوی ئەمانە نایەنە ناو زمانەوە لەبەرەوەی وێنەیان نییە. بۆ نمونە ئەم نمونەیە زۆر جار باسەکرێت بە مناڵێک ئەڵێن ئازاری ئاژەڵ مەدە خراپە ئازاردان دیارە چییە بەهۆی کاریگەریەکانەوە توانانی ببینی ئاژەڵیش دیارە چی ئەی خراپەگە لەکوێ وانە لەبەروی خراپەکە وێنەی نییە ناوێتە ناو زمانەوە بە تێڕوانینی ڤنگشتاستی پێ ناکەیت. بەڵێ ئەوێت لەبەر ئەوەی نایەتە ناو زمانەوە ناڵێم بوونی نییە ئەڵێم مانای نییە کەواتە مانای نییە نابێ قسەی لەسەرکەین ئەمە تێڕوانینی ڤنگشتاینی یەکەم بوو کە پێی وا بوو زمان بەڵام زۆر شت هەیە لەم گردونەیە کە ناتوانین ئەزانین کە بوونی هەیە بەڵام نایەتە ناو زمانەوە یەتە ناو زمانیشەوە بەڵام نایبینی بە بەڵام وێنەی نییە مەبەستم نایەتە ناو زمانەوە مەبەستم لە تێڕوانینەکەی ڤنگشتان و نایەتە ناو زمانەوە لەبەرەوەی وێنەی نییە. باشە بەڵێ ڤنگشتاین سەرەتا بابەتی پێی وا بوو ئەو بابەتانەی کە وێنەیان نییە وەکو بابەتی میتافیزیک ئەودی و سروشت بابەتەکانی تایبەت بە ئێستاتیکا جوانی ناسی بۆ نمونەڵێن ئەو گوڵە سوورە جوانە گوڵ ئەزانین چییە سووری شەزانین چیە بەس جوانێکە لەکوێ ئەنی جوانێکە شتێک نییە مەلموس بێ دەسی لێ بەڵێ یان بۆ نمونە ئەو بابەتانی کە تایبەتن بە چەمکە ئەخلاقیەکان چاکە خراپە وانە ئێستا بۆ نمونە ئەڵین خێرخوازی بابەتێکی چاکە خێرخوازی ئەزانین چیە بەس چاکەکە وەکو وێنە وەکو بنیادەکەی چیە بەڵام ئەگەر جازان فەرمووی ئەمە ڤنگشتاینی یەکەم بوو. ڤنگشتاینی دووەم هەر هەمان ڤنگشتاینە بەڵام لە کتێبی دووەمیە ئەتوانی بڵین کودەتایەکە بەسەر کتێبی یەکەمیە لەو بابەتە دوورەکەوێتەوە کە بڵێ زمان وێنەیە کاکیوە ئێمە ببوورە کە قسەکەشت پێ بڕم کاتمان تەواو بوو تەنها یەک شت هەیە کە ئەمەوێت پێمان بڵێ ئایا ئەم کتێبە بە زمانێکی فەلسەفی نووسراوە یاخود هەموو کەسێک ئەتوانێت بیخوێنێتەوە لێ تێبگات. بەڵێ کتێبەکە لە بنەڕەتە توێژینەوەیکی ئەکادیمیە زمانێکی سادەیە بڵێ بێگومان هەموو کەسێک ئەتوانێت بیخوێنێتەوە و سوودی لەوە بکرێت. زۆر باشە ئێمە هیوای سەرکەوتنەوە بۆ خوازین زۆر سپاس بۆەوەی کە ئەم ئێوارە ئەرکت کێشا و لەگەڵمانەوەی سپاس بۆ تەواوی زانیاریەکانە زۆر سپاس و سپاس بۆ ئێوەش ئازیزان کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون هەتاکوی ئێوارێکی دیکە تەندروست باش بن.